بینران و بیسەرانی ئازیزی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا گۆران خورشیدمان کردووە کە بەڕێزیان شێوەکارن قسە و باسەکەین لەسەر هونەری شێوەکاری و گرنگیەکانی. ئەم کاتەوە باش کا گۆران خێر بەیستە سەر و سەرچاو. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. سپاس بۆ بەڕێزیشتان. خۆشحاڵم ئەمڕۆ لە نزیکەوە بەڕێستانم بینی قسە و باسەکەین لەسەر کارە هونەریەکانت. زۆر سپاس بۆ دووبارە دەستخۆشیتان لێکم بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. زام کا گۆران ماوەی چەند ساڵا وەکو شێوەکار کار ئەەکەیت، پێت باشە پێت بوترێ شێوەکار یاخود جارێ ماوتە ئەو تموحی کە هەتا وەکو شێوەکارێکی گەورە بناسێنریت؟ سەرەتا بۆ دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ تۆش. هونەری شێوەکاری هونەرێکە هەر کاتێک کە دەستی پێەکەی پەیوەستە بەو قۆناغی تەمەنێک کە خۆ دەچێتە ناو کاری هونەریەوە. بە خۆشحاڵیەوە من لە ساڵی 2007ەوە کاتێک چۆتمە پەیمانگە هونەرە جوانەکان لێەوە داخڵی کاری هونەری شێوەکاری بوومە. بە خۆشحاڵیەوە ساڵانێکی زۆرە لەو کاتەوە دەستم بەیشی هونەری کردووە. هونەری شێوەکاری ئەوەی کە دەست بەکاری شێوەکاریە کات پێڵەن شێوەکار، بەڵام کاتێک تۆ پێتە گوترێ هونەرمەندێکی شێوەکار کە بتوانی ئیبداعێکت کردبێت، داهێنانێکت کرد بێت لە شێوەکاریە. باش بزانم پێشی بچیتە پەیمانگا هیچ باگەڕاوەندێکت هەبوو، زانیارێکی هەبوو لەسەر هونەری شێوەکاری لە هیچ پێشانگایە کا بۆ نمونە لە قوتابخانەکانە بەشدار بوویت؟ چۆن بۆ بیرۆکەی ئەوەت لا دروست بوو کە بچیتە پەیمانگا؟ سەرەتا من هەر لە مناڵی و بەهرەی شێوەکاریم تیا بووە وێنەکێشان، ئەنی حەزێک خولیایەکی زۆرم بۆی هەبووە. دوجار لە کە پۆلیسەی سانەوی تەواوەکەی لە پۆلیسەیە مامۆسایەکانم کە زانیان ئەو بەهرەمتیایە زۆر هەوڵیان لەگەڵمدا بۆ ئەوەی کە ئەو بەهرەیە نەکوژرێ لە ناومە نەمرێت، چونکە زۆر دەرفەتەکان کەمن کە دێنە پێشەوە بۆ ئینسان بتوانێت بگا بەو خەونەی کە هەیەی لە ناخی خۆی بە تایبەتی مناڵ زۆر گرنگە. من چەند پێشنگایە کە بوو چاڵاکی هونەریەکان لە چواردەوری خوێندنگاکانمان ئەکرایەوە بەشداریمان تیا کرد، بە خۆشحاڵیەوە نەتیجەی زۆر باشیشمان هێنا. من لەو کاتێەوە دوای ئەوە دەسم کرد بە چوومە ناو پەیمانگە هونەرە جوانەکانەوە لەوێ بە دنیای هونەری شێوەکاری ئاشنا بووم. باشە. بزانم وەکو شێوەکارێک ئاسوێکی گەش ئەبینی لە هونەری شێوەکاری لە ئێستاە لە کوردستان؟ بە خۆشحاڵیەوە بەڵێ، چونکە کۆمەڵێک زۆر لە شێوەکارەکان هونەرمەندە شێوەکارەکان مستەوای زۆر باشیان هەیە، ئیشی زۆر باشیان هەیە، بەڵام تاکە هۆکاری پێش نەکەوتنی شێوەکاری بۆ ئەمڕۆیە نەبوونی گەلەریەکە، نەبوونی بەرنامەی وەکو ئەم بەرنامەی بەڕێستانە کە زانستیانە و ئەکادیمیانە باز لە شێوەکاری بکات. شێوەکاری نەچۆتە ناو کۆمەڵگاوە بە شێوەیەکی بەرچاو وەکو ئەو شتانی کە ئێستا ڕۆژانە ئەیبینین بە ماوەیەکی کەم داخڵی ناو کۆمەڵگا بێ، کاریگەریشیان زۆرە. بەتەکیت وەکو مامۆستایەکردن زۆر پیشەی مامۆستایت نەکردووە، بزانم ئەگەر لە مناڵەکانتەوە دەست پێ بکەی بۆ نمونە پێش پرۆگرام باسی ئەوەت کرد کە مناڵەکانت تا ئێستا مۆبایل و ئایپادیان نییە، واد لێکردوون کە زیاتر ئەو وزەیی کە هەیەە لە هونەری شێوەکاریە سەرفی بکەم. بزانم باسێکی ئەوم بۆ بکە، بزانم چۆن ئەم بیرۆکەیت لا دروست بوو مناڵەکانت تەرخان بکەی ئەو وزەیی کە هەیەە لە ناو ناخیانە بۆ هونەری شێوەکاری تەرخانی بکە. مناڵ هەمومان نزانین خۆشمان بە قۆناغی مناڵیا تێپەڕیوین. مناڵ تموحی زۆرە، وزەیەکی زۆری لە ڕادەبەدەری هەیە، بۆ ئەوەی ئەو وزەیە تۆ بتانی بە شێوەیەکی جوان بنیادی ئەو تاکی مناڵ بدرێت بەداخەوە لە خوێندنگاکان کە دەرسی هونەر کەوتۆتە دەرسی کۆتایی یاخود هەر بایەخی پێنادرێت. زۆر ڕاستە بەداخەوە. من هاتووم ئەم فەراغەم بۆیان پڕ کردوتەوە کە ئایپات و مۆبایل جیهانێکە تەنانەت گەورەکان تایە شکستیان هێناوە لە بەکارهێنانە ناتوانێت وەکو پێویست کۆنتترۆلی بکات، چای بکات بە مناڵێک کە گۆشەگیرە بێت تەنها دەستی لەسەر مۆبایلەکەیتی، دەستی لەسەر ئایپاتەکەیتی. من هاتووم ئەم فەزایم بۆیان جیا کردوتەوە
بەوەی کە کەرەستەکانی هونەری شێوەکاریم لە بەردەستیانەدانەوە بەوەی کە بزانم چی لە زهنی ئەو منداڵایە بتوانێت خۆی خاڵی کاتەوە لەسەر کاغەزێک بە ئەلوانەکانی ئەوە هۆکارێک بۆ ئەوەی ئەو مناڵە حەزێکی تری هەبێت چکە مناڵ کە تۆ پێڵی شتێک مەکە ئەبێ شتێکی تری بدەیتە دەسەوە لەبەرەوە من هاتووم ئەلوان و قەڵەمم داوتە دەستیانەوە لەسەر پەڕێک بۆ ئەوەی بیرروکە و تاپیری زۆر جوانیشیان هەیە کە دواتر بینیمەوە ئەنجامی زۆر باشی هەبووە. باش بزان بۆچی ئەم هونەرە نەچۆتە ناو ڕۆحی کولتوری کوردیەوە، هەنێ ڕۆ نەچۆتە ناو هونەری کوردیەوە زیاتر وەکو هونەرەکانی دیکە وەکو شێوەکارێک هۆکارەکانی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ هۆکاری نەچووری هونەری شێوەکاری بە شێوەیەکی بەرچاو لەگەڵ هونەرەکانی ترە بۆ ئەوەی هونەری شێوەکاری بۆ خۆی هونەرێکی بێدەنگە هەنگاوی کەمە بەڵام کاریگەری بە قوتدانێ هونەری شێوەکاری تۆ ئەگەر سیرکەی جیاوازە لەگەڵ هونەرەکانی ترە ئەگەر بچیت بۆ شانۆیەکدا بنیشیت و پاشان ئێستا لە تەلەڤیزۆن پەخشەکرێت تۆ لە ماڵەوە ئەتوانی بیبینیت ئەی بیستیت بەڵام هونەری شێوەکاری تاکە هونەرە بەس بە چاوە بینرێ ئەنی تۆ یەک ئامرازت هەیە بۆ ئەوەی شێوەکاریەک لەو حەیەکی هونەری ببینی یان پێشەنگایەکە یا خودت ئەوەیە کە تۆ بە دیار لەو حەیەکەوە دانیشی دەبێت تۆ بڕۆی بۆ لای لەو حەکە ناتوانێت بگا بە تۆ ڕێگاکانی گەیشتن لەو حەیەک بە ئینسان زۆر قورسە بەڵام وەسائیلی هونەرەکانی تر جیاوازە مەسەڵەن ڕادیۆیە بە دەنگە بە بینینە ئەتوانی تۆ هونەرەکانی تر ئاسانی بگاتە بەردەست. هەموو هونەرەکانی تریش مامۆستا گۆران وەکو هونەری شێوەکاری ینی هەم مۆسیقا بێ هەم شانۆ بێ هەم هونەری شێوەکاری بێ ئەگەر شتەکە ببێ بەڕاستە و خۆ منی کەسی سێمی تێنەکەی بۆ نمونە شتی سێمی تێنەکەی لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەەوە بیان بتێ گوێ لە مۆسیقای بری لە ڕێگەی رادیۆکە لە ڕێگەی مۆبایلەکە ئەگەر ڕاستەخۆ گوێ لێبێ یان ڕاستەخۆ شانۆگەریەکە ببینی هێستا تام و چێژێکی زۆر تایبەتری هەیە وایە هونەری شێوەکاریش بە هەمان شێوە ئێستاکە کار هونەری شێوەکاری بە زیندوومانەوەی ئەو هەستەیە کە تۆ ئەیبینیت کەسێکی شێوەکاری کە درک بە جوانیە کە کا لەش جێگایەک سروشتێکی جوانە کەسێکی لا جوانە پیشەی کەسێکی لا جوانە شێوەکاری سنوور نازانێت سنووری ئیشەکانی تێپەڕێنێت بۆیە کە تۆ بەدیار لەو حەیەکی هونەریەوە دانیشی هەر هەمان لەو حەبی کە فلێکس تۆ زۆر ئەو تام و چێژەی لێ نابینی بۆیە ئەتوانین بڵێ هونەرێکی زیندووە شێوەکاری هونەرێکی زیندووە باسی حەدەسێکە کە مەقابلی چەندان ڕۆمانە بە دیار لەو حەیەکەوە تۆ ڕاوەستی هەمیشە شتی جوان تازەی لێبینی هۆکارێکی تریش بۆ ئەوەی کە شێوەکاری بەم شێوە پاشەکرە بکە لێرەوە دەتوانم بیکەم بە دەرفەتێک ینی لە پارێزگاکان سەرۆکی حکوومەت ئەمان بتوانن بیر لەوە بکەنەوە چنگەلەریەک دابنێن لە ناو شارەکانە بۆ ئەوەی وەکو وڵاتانی دنیا ئێمەش بتوانین هەم کارە هونەریەکانمان وەکو شێوەکار نمایش بکرێت هەفتانە ئەمە دەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی زۆرترین گەشتیار بێ هەم بیبینێت و هەمیش ببێتە پاڵپشتێکی دارایی چونکە هەمومان نەزانین ئەمڕۆکە هەموو پێشکەوتنێک جگە لەلایەنی کە ئەوەی دەبێت شتەکە فۆهمێکە بێ فۆرمێکە بێت تۆ پارەی تیاسەرف بکەیت مەلەڕووی مادیەوە بەهێز بێت کاری لەسەر بکرێت و ڕاگەیاندنیش باشم تاشن ڕاگەیاندن توانیوێتی پەیامی ئێوە وەکو شێوەکاران بگەیەنێ ئەو هونەرە جوانە بگەیەنێت بەڕای من کەم تەرخەمی نەکردووە زۆربەی تەلەڤیزیۆنەکان و ڕادیۆکان بەرنامەیان هەیە لەسەر شێوەکاری بەڵام هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کۆمەڵگا خۆی ئاستی شێوەکاری فەرهەنگێکی زۆر بەرزە لە ڕووی فەرهەنگەکانی ترەوە سیرەکەی زۆر لە ڕووی لە دنیا لە مستەوایەکی زۆر بەرزایە بۆیە کەمتر لەو شوێنانە دەرەکەوێت کە ئاستی مستەوای ڕۆشنبیری کەمە لاوازە لە هەموو هونەرەکانیش کۆنترە کۆنترە هەڵانە بمانە بەڵە لەبەرەوەی زمانی گفتوکۆیە تۆ بەدیار لەو حەیەکەوە دانیشی هەموو دنیا لی تێگات ئەگەر 100 کەس دانیشت بێت تۆ پێویستت بە وەرجێژ نییە بۆی بزانانی ئەو لەو حەیە باسی چێکات هەمووی لێ تێگات بەڵام ئەگەر تۆ تێکستێک نووسینێک بێت
ئەبێ وەریگێڕی بۆ سەد زمان لە دنیاە. بۆیە شێوەکاری هوەرێکە هەموو کەس خۆی بە خاوەن دەزانێت. باش باسی ئەوەت کرد کە پەیامێکت نارد بۆکردنەوەی گەلەرێکی گەورە بەتایبەت لە شارەکان بۆ ناساندنی هوەری شێوەکاری هەموو شێوەکارەکان ئەمە پەیامی بەتەنیا تۆ نییە زۆربەی زۆری ئەو شێوەکارانەی کە ڕۆژانە ئەیان بینین یاخود یەنە پرۆگرامەکانەوە یەنە پرۆگرامەکەی ئێمەوە بە تایبەتی ینی ئەو پەیامەی ئێوەیان هەیە کە کردنەوەی گەلەریەکی گەورە زۆر پێویستە لە ئێستاە بۆ ئێمە بەڵام بزان وەک ئێوە خۆتان وەکو شێوەکاران وەکو خۆت وەکو هاوڕێکانت وەکو هاوکارەکانت هیچ هەنگاوێکتان نەناوە بۆی لە خۆتانەوە دەست پێ بکەن ئەم پرۆژەیە ببێت بە پرۆژەیەکی گەورە لە بەرنامەتان نییە؟ ئێمە وەکو شێوەکاران بە گشتی چەند ناوەندێکمانەیە ناوەندی ڕۆشنبیری بەڵام سیرەکەی لەبەر ئەوەی کە پارەی بۆ سەرف نەکراوە ئەو شوێنانە داخراوە یاخود بۆربوونە لە هەولێر گەلەری گۆڤارێکە بوو گۆڤاری هوەری شێوەکاری کە وەرزانە دروست دەکرا بڵاوەکرایەوە بە چەند زمانێک وەرەجێڕایە سەر زمانی کوردی بە خۆشحاڵیەوە مامۆستا قەرینی جەمیل سەرپەرشتیاری ئەم ئیشە هوەریە بوو لایەنی ڕۆشنبیری تاکی شێوەکار و خەڵکی ئاشنا کرد بە چۆنێتی هوەر بۆیە بوونی ئەو ناوەندانە ناوەندی ڕۆشنبیری ئەکادیمی سەقافی گەلەریش زۆر گرینگە زۆر گرینگە بەڵام دەبێت دەفعێکی مادی لە پشتەوە بێت کە ئەوش بە حکومەت دەکرێت ئەگەر حکومەت پاڵپشتی شێوەکار نەبێت ناتوانێت. باش بزەم هوەری شێوەکاری بە تایبەت لە کوردستان تا چەند پەیوەندی بە چەمکی ڕۆشنبیریەوە هەیە بۆ نمونە ئەگەر شێوەکارێک سەردانی دەرەوەی وڵاتکە بۆ نمونە لەگەڵ شێوەکارێک ئەوەی کرد لە ناو خۆیایە بزن لە ڕووی هەموو شتێکەوە هیچ جیاوازێکیان هەیە ئەتوانێت هوەری دەرەوەی وڵات بگوازینەوە بۆ ناو کوردستان خۆی لە هەموو دنیاە هوەری شێوەکاری چە بارگراوندێکی هەیە کە کەسێکی ئەمریکی دێتە کوردستان ئەو زۆر خۆشحاڵ نابێت ڕەنگەگەر لەوحەیەک ببینێ باسی ئەمریکا بکات بەڵام لەوحەیەکە بیبینێت باسی کوردستان بکە و باسی واقعی و کار و پیشەی جلوبەرگی کوردی و شتانێک کە خۆمان ڕۆژانە بەکارێنین ئەو شتانە ببینێت زۆر خۆشحاڵترە بێت لەبەر شتێکی جیاوازتری بینیوە بۆیە بینین شەرتە بۆ شێوەکار بۆ هوەرمەند خوێندنەوەی زیاتر بێت واعیانەتر بێت بە ئاگاتر بێت منم ئینشاڵڵا شێوەکار دەبێت هوەرمەندی شێوەکار دوو هەنگاو لە پێش کەسی ئاساییەوە بێت تۆ بەزانستێکی سەقافی هەمیشە بێت لە پشتەوە بێت بە دڵنیاییەوە دەبێتەوە ئاستی ڕۆشنبیری لە پێشووتر بێت بۆی بتانی بە ئاگاییەوە هەنگاو بنیت بەتەکیت بزانم خوێندن لە بەشی شێوەکاری هوەرمەندی شێوەکاری دروست ئەکات یاخود ئەوە حەزێکە وەکو یارمەتی دەرێکە فێری بنەماکانی ئەو ئیشات ئەکات یاخود حەزی شێوەکاری جیاوازە لە خوێندنەکەی حەزی شێوەکاری وەگوتم بەهرەیە سەرەتا بەتێکیت ئەو کەسە بەهرەی شێوەکاری تایە پاشان کە تۆ دەچیتە پەیمانگەی هونەرە جوانەکان یاخود کۆلێژی هونەرە جوانەکان ئەلەوێەوە بنەماکانی هوەر ئاشنابیت بە زانستی دیوە زانستەکەی ئەگەڕێتەوە بۆ بەجددی هاروهاجی و شێوەکارەکە کە دەست بۆ چ فۆمێکەوە بۆ ئەوەی پەیامی خۆی بگەێنێت لەبەرەوە ناوەندەکانی خوێندن هوەرمەند دروست ناکات ئەوە تاکی خۆتە ئەتوانێت بە بەردەوامی ئیشکردن ئەگەی بە پلەی هوەرمەندی بزەم خۆت لەسەر چه فۆرمێک ئیشەکەیت یا خود چ شێوە کارێک بە تایبەت کوردەکان حەزت کرد تەقلیدی بکەیت حەزت کرد لەسەر بەرنامەی ئەو کار بکەیت خۆی وشەی هوەرمەند بە کەسێک گەوترە کە داهێنانێکی کردێەوە گوتم لە شێوەکاریە فۆرمێکی جیاوازی بە خۆی هەبێت بە شێوەیەکی ئەکادیمی لە نێو قوتابخانەکانی هوەرە جیهانیەکانە باشە توانی بێتی ئیش کات وە شێوەکاریش کاتێک تۆ چێژ لە ئیشەکە بینی کە خۆت بیکەیت تەقلید نەبێت باشە وەکو تەقلید نابوو نمونە سەرسامیت بە
شەوەکارمان زۆرە بە تاکیدی بزانم سەرسامی بە ئیشی کامیان. من مامۆستا قەرین جەمیل بە خۆشحاڵێ کە هەم مامۆستان بوو هەمیش کەسێکی ئەکادمی ئاستی زۆر بەرزە. من زۆر سەرسامی ئیشەکانی ئەو لەسەر چه فۆرمێکی ئیشەکە تۆش لەسەر هەمان فۆرمی ئەو کارەکەی؟ ناجیاوازە مەسەل ئێمە کۆمەڵێک خوێندکار بووین کە لە پەیمانگەی هونەرە جوانەکان بە خۆشحاڵی و مامۆستامان بوو هەر کەسی و شێوازی ئیشکردنی جیاواز بوو بەڵام ئەو فۆرمێکی جوان و تایبەت بە خۆی هەبوو کە زیاتر باسی لە معاناتێ فەلسەفیەکانە کرد. بیرکردنەوە لە ئیشکردنی هونەریە زۆر گرینگە کە تۆ بتوانی چ پەیامت شێ لە ئیشێک هونەریە ئەوە زۆر گرینگە هەمیشە شێوەکار دەبێ و پرسیارە لە خۆی بکات کە تۆ لەو حەیەک پێشکەشەکەی تۆ ئەتەوێت چی بگوازیتەوە گزارش لە چی بکەیت ئەوە زۆر گرینگە. زۆر ڕاستە ڕۆژانە بەداخەوە یان ئێمە هەواڵی ناخۆش ئەبینین شتی ناخۆشیە بە سەرمانە بزانم تۆ تا چەند لەگەڵ ئەو پەیامانەیە بووی لە کاونتەکەت شتێکم بینی ڕسمێک بوو کە دوو پەرستیار بوو باوەشیان کرد بوو بەیەکە وتیت ئەمە بۆ سەردەمی کۆرۆنا کردووە بزانم لەگەڵ هەموو سەردەمەکانە ئاڕۆی بۆ هەموو ئەو شتانت پەیامی تایبەتت هەیە؟ بەڕاستی کات کوردستان ئەگەر بڵێم تاکە وڵاتە زۆرترین شتی تایە زۆرترین بەرهەمی تایە کە بتوانانی بیکەی بە سوودی لێوەرگری بۆ کارێکی هونەری هەم لە کارکردنی دەرەوە کەسە لە کەسان چۆن کارەکەن لە گشتکاڵێکانە لە شوێنە گەشتیارەکانە لە کاتە تراژیدی و خۆش و ناخۆشەکانە چیرۆکمان زۆرە بوون ئاهەنگێکی بوو گواستنەوەی تۆ چۆن وێنە ئەم شتاکەیت یاخود مەسەلەن کۆمەڵێک بابەتی تراژیدیمانێ ئێمە ئەنفالە ئێمە کۆڕەوە هەموو هەر وێنەیەک لە وێنانە یەکسەر بیر لە پێتەڵێنی گزارش لەوە کە ئێمە ئازارێکمان سەشتووە خۆشیەکانمان لە چیایە ناخۆشیەکانمان لە شوێیە ئەوە زۆر گرینگە. باش بزانم کا گۆران بزانم لە هەموو ئەو ئیشانی کە باسمان کرد بە تایبەت هونەر لە هونەری مۆسیقا بێ لە هونەری شێوەکاری بێ لە هونەری شانۆیە بێ ئەمانە هەمووی بەشێکی باس لە ڕەخنە ئەکەن ڕەخنەگری ئەو بەشانە بزانم لە هونەری شێوەکاریشە بەڕاستی ئێمە ڕەخنەگری شێوەکاریمان هەیە ئەو ڕەخنانە چییە کە لە هونەرێکی شێوەکاری ئەگیرێت تۆکو شێوەکارێک زیاتر لە ناو بابەتەکەی ئەزانیت؟ ڕەخنەگرتن لە کاری هونەریە وەگوتم کاری پسپۆڕیە پسپۆڕی هونەریەکان کە هەڵسەنگاندن بۆ کارێکەکەن لەسەر مستەوای کەسەکە ڕەخنە لە ئیشەکاگرن کەسێک کە سەرەتا هاتۆتە ناویشی هونەرێت تۆ ناتوانانی ڕەخنە لەوەی لێ بگری بەوەی کە کەسێکە چەند ساڵێکە ئیشەکەات باشە بۆیە زیاتر کەم و کورتەکان سەیرەکەی ئەگەڕێتەوە بۆ هۆی لاوازی و کەم ئەزمموی کەسی شێوەکارەکە کە پرۆژێکی هونەریەکات سەیرەکەی بەو شێوەیە پێنەگەیشتووە هەموو ڕەخنەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ناوەندێکمان نییە ناوەندێکی ئەکادمی هەڵسەنگاندنی هەموو کارە هونەرەکان بکات ئەوەی خەلەلەکە مەسەر لە هەموو شارەکان لە کوردستانە بەگشتی ناوەند ئەو ناوەندە نییە کە کارێکی من هەڵسەنگێنێ لەگەڵ کارێکی تۆە لەگەڵ کارێکی شێوە کارێکی ترە بۆی بتوانانی چۆن بەرەو پێش بچین ئەوە هۆکارەکەی ئیفلیچکردنێتی لە دنیای ئەم ڕۆژمانە هونەری شێوەکاری لە پاشەکشایە بەهۆی کە سەیرەکەی زۆر شتی تر ئامرازی تر لەگەڵ پێشکەوتنەکانە هونەری شێوەکاری نەیتوانی هەنگاوی جدی بنێ لەگەڵ ئەم سەردەمای خۆی بگونجێنێت ئەوەی کە ئێستا ئێمە ئیشی لێسەرەکەین هی ساڵانی هەشتاکان و حەفتاکان و نەوەتەکانە ئەو فۆرمانێک ئێمە ئیشی لەسەرەکەین بۆیە نەیتوانی هونەری شێوەکاری هەنگاو بنێ بۆ سەردەمی ئەمڕۆکە وەگوتم چونکە هەنگاوێ هونەری شێوەکاری هونەرێکی بێدەنگە زۆر لەسەر خۆی بەرەو پێشەوەڕوە. باش بزانم لەگەڵ پێشانگای شێوەکاریە چۆنی چۆن پێشانگات کردوێتەوە تا ئێساەوە پێشانگای هاوبەشتە بۆیە خۆت تەنها خۆت پێشانگە ئەەکەیتەوە؟ بە خۆشحاڵیوە خۆی هونەری شێوەکاری هونەرێکی گشتگیرە من یەک پێشانگای هاوبەشم هەیە
میزکە 11 پێشەنگاشم هەیە بەدەستە جەمعی بە گروپ کردوتمانەوە ئیتر لە شاری هەولێر بووە لە کەرکووک بووە لە سلێمانی بۆ کردوتمانەوە. باش بزانم لە ئێستا بۆ ئەم ساڵی پێشەنگایەکەت هەیە هیچ کارێکی نوێت بەدەستەوەە بۆ ئەم ساڵ ئەو بەرەو کۆتایی ساڵیش ئەڕۆین؟ بۆ ئەم ساڵ دیواربەندیەکەم هەبوو بۆ دایەنگ بۆ ڕەوزەیەکردم کۆمەڵێک وێنەی مناڵی بۆ مناڵان بوو خزمەتکردن بە مناڵان بوو. من ئێستا حەزەکەم زیاتر ئیش لەسەر ئیشی دیواربەندی بکەم. باسی ئەمە بۆ بکە باسی ئەم هونەرە تازەیە بینیمانە چەند ساڵێک پێشێستا یعنی وەکو هونەرێکی تازە وایە کە لە بۆ نمونە لە نەخۆشخانەکان قوتابخانەکان ئەم دیواربەندیەکرێ بەڵام لە ئێستا زۆر پەرەی پێدراوە. پێم خۆشە بزانم چۆن بوو یعنی تۆ ئەم بیرۆکەیەت لا دروست بوو ئیش زیاتر لەسەر دیواربەندی بکەیوە ئیشێکی قورس نییە کارێکی قورس نییە دیواربەندی؟ ئیشی دیواربەندی کە ئێمە لە پەیمانگەی هونەر جوانەکان لە پۆلی لە مەرحەلە 4 ئیتر لەو کاتۆ تۆ دەست بە دیواربەندیەکەیت. ئەوە هەمووکو زانستیەن هەمووکو شتێکی تازەشە لەوێ ئاشنابین. ئیشی دیواربەندی تاکە هۆکارێکە بۆ ئەوەی زۆرترین کەس بیبینێت هەمووچێژی لێ ببینێت لە هونەرێکی شێوەکاریە. زۆر دیواربەند هەیە کە ئیشی زۆر جوانی بۆ کراوە بەڵام پێویستە پەرەی پێ بدرێت و پارێزگاریشی لێ بکرێت. بەتێکیت هیچ لە بەرنامەتان نییە کارێکی جوان بۆ نمونە بۆ شەقامەکانی سلێمانی بۆ هەولێر لە ئێستا هەندێک کاری زۆر جوان کراوە بە دڵنیاییەوە هەموو شێوەکارەکان ئەگەر تۆ دەرفەتیان پێ بدەیت و ئەوان کاتی ئەویان هەیە شتی زۆر جوان دروستکەن بۆ کوردستانی خۆمان. زۆر شوێنمان هەیە وەکو دەبێتە ئامرازێکی پەیامێکی زۆر جوان ئەیگەێنێت کە کەسێک گەشتیارێک بۆ نمونە لە دێتە وڵات ئەم شارەوە دێتە ئەو ناوچەیەوە کە سەرەتا سەیری دیواربەندیەکە دەکات چاوی دەکەوێتە سەر ئەوەی کە بزانێت کولتوری ئەم شارە چۆنە خاستن لە دەواازەی شار کە تازە هیتە ناو شارەوە ئەوە زۆر هەست دەکەم زۆر شتێکی خۆشە زۆر شتێکی جوانە تۆ سەیرەکەی ئاشنابیت ڕاستن پێش ئەوەی پرسیارکەی داخڵی ئەو شارەبی ئاشنابیت بەوەی کە ئەزانی خەڵکی ئەم شارە چۆنن خەریک پیشیان چیە مەسەلەن تا چەند گرنگی بە هونەرێن تا چەند هونەریان لا خۆشەویستە هونەر ئاستێکی فەرهەنگی زۆر باڵایە بەتەکیت بۆیە سەیرەکەی ئەو گەلانە زیاتر لە هونەرە پێشکەوتونە کە ئاستی فەرهەنگی و ڕۆشنبیریان زۆر بەرزە. بەتەکیت بزانم ساڵانە چالاکی و دیداری هونەری ئەنجامەدرێت لە شارەکان بزانم تا چەند لەگەڵ ئەم چالاکیانەیت و تا چەند بەشداریت تا چەند پێت باشە ئەم چالاکی و هونەریانە ئەم دیدارە هونەریانە لە هەموو شار و شارۆچکەکان بکرێت؟ دیدارە هونەریەکان کاتێک ئەنجامەدرێت لەسەر ئەو بنەمایە ئەنجامەدرێت یاخود ڕەخنەگرتنە یاخود چۆنێتی بەرەو پێشچوونی کارە هونەرەکانە ئەمانە بە خۆشحاڵیەوە ئەو شەر لە زۆر زمانی خزمەتکردنە بە هونەری شێوەکاری قسەکردن لەسەر هونەری شێوەکاری بە ڕۆژێک و بە بەرنمەیەک و بە چەند بەرنمەیەک و مێزگردێک کۆتایی نایەت لەبەرەوەی دەبێتەوە هەنگاوی کردەیی بۆ بنیت هونەری شێوەکاری هونەرێکی کردەییە قسەکردن نییە بۆیشە لە بۆ ئەوی بتوانانی جێگای بکەیتەوە لە ناو کۆمەڵگایە ئەبێ بە کردار تۆ هەنگاوی بۆ بنیت هەنگاوی کردەیی بۆ بنێت هیوادارم لە داهاتوە شتی جوانتر ببینین کە ببێتە هۆی خزمەت بە هونەری شێوەکاری. زۆر سپاس زۆر ڕاستە بەتەکیت بزانم کا گۆران شتێکی ئەو تۆم نەماوە سپاس دەکەم کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەیە بووی سپاس بۆ ئەوەی کاتی خۆت بە ئێمە بەخشی ئەگەر شتێکە هەبێ لە کۆتاییە زۆر سپاسانەکەم سپاس بۆم دەرفەتە هونەریەکە بەمتان بەخشی بۆەوەی پەیامی خۆم بگەێنم دەربارەی هونەری شێوەکاری هیوادارم هەمیشە خۆشحاڵ بن و خۆشبەخت بن ئیشەڵا لە داهاتووە هونەری شێوەکاری لە ئاستێکی باڵاترا بینینەوە بەوەی کەوەی هەم لایانی پەیوەندیدار بتوانێت هاوکارمان بێت و هەمیش ئەوەی کە هەیە زیاتر پەرەی پێ بدەین. بەتێکیت ئیشەڵا ئێمەش لە داهاتوە بینەری پێشانگاکانتە بین و دەیوای سەرکەوتنە بۆ خوازم. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا گۆران خۆشید کە بەڕێزیان شێوەکار بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.